بەنای خوا بەخشندەوە میهرەبان. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە دەتوانم بە لایڤ لەگەڵ ئێوەدا بم. ئەمڕۆ شێوازێکی نوێمان تاقی کردوێتەوە کە بەڕاستی ئەوەش خۆی لە خۆیدا ڕەحمەتێکە، شتێکی جوانە. لەمڕۆدا بە پێویستم زانی هەندێک بابەتی گرنگشی بکەینەوە. بە ئەمە تۆزێک دەستکاری بکەم. بەڵێ ئێستا زۆر چاکە، بزانم وا بزانم ئاوا باشترە. ئێمە لەمڕۆدا حەز دەکەم هەندێک یاسا یاخود هەندێک تێڕوانین و زانینی نوێ شی بکەمەوە سەبارەت بە دۆخەکەمان، بەو دۆخێکەوە ئێستا تێدان، بە دۆخی گشتیمان. سەرەتا حەز دەکەم ئاوا زۆر باشە، ئێستا حەز دەکەم ئەم یاسایانە شی بکەینەوە. یەکەم خاڵمان 90 ئایس. مەبەستەکە لێرەدا چییە؟ لە جیهانی مۆدرنی ئێستادا سەرنجەکان زیاتر بوون بە چاو، واتە ئێستا شتەکان زیاتر چاوە. چاوەکە چییە؟ چاوەکە بریتە لەوەی کەوا ئێستا شتەکان هەم بووینە ڕووکەش، بەڵام لێرەدا لەسەر ئێمە کەوا ئێمە کەسانێکین هەوڵ دەدەین پەرە بە خۆمان بدەین، پەرە بە ژیانمان بدەین، پێویستە هەلەکان بقۆزینەوە. کەواتە ئەم هەلە چۆن دەقۆزینەوە؟ ئەم هەلە ئەدڤانتێجی هەیە کە هەروەها پێی دەڵێن هاک. هاک واتە تۆ لە نێو خودی سیستەمێکدا، لە نێو خودی کۆمەڵە سیستەمێک یاخۆ سیستەمێکی تاک تۆ بتوانی شتێک بدۆزیتەوە یاخود شتێک کرد بکەیت، بچێ ناو شتەکە. لێرەدا گرنگترین خاڵ ئەوەیە کەوا تۆ بتوانی ئەو سەرنجانی ئێستا هاک بکەیت، سەرنجەکانی ئێستا ئیستقلال بکەیت. ئیستقلال یەکی بەسوود. لەبەرەوەی بابەتەکە ئێمە پەرەپێدانی مرۆیە. ئێستا هەندێکتان بۆ دەخوێنمەوە بە ئینگلیزیەکەی و پاشان بە کوردیەکە شەرعی دەکەین. 90% eyes. Show off your hard work and high status through your appearance. دەڵێ لەبەر ئەوەی ئێستا لە ئێستادا دۆخەکە 90% بە چاوەکان کار دەکات، 90% ببرم بە ئەم شاشەیە تۆزێک ڕێکتر بکەم. ئەمە دەبێت لابم. ئێستا بۆ شیکردنەوەکەمان ئاوای لێ دەکەین جارێ زۆر چاکە. لەبەرەوەی جیهانی ئێستا 90% شتەکان ڕووکەشە، چاوە. لێرەدا هەروەک دەبینن ئیمۆجێکی چاویشم داناوە. ئەو ئیمۆجە پێویستە نیشانی بدەمەوە لێرەدا. ئەم ئیمۆجیە چاومە بەسم ئەوەیەکەوە ئێستا 90% شتەکان ڕووکەشە. دەڵێ کارە قورسەکانت پیشان بدە بە ڕووکەشت، واتە تۆ هەوڵ بدە بەردەوام بەرەو سەرکەوتن بڕۆی لە پێر چاوی تاکەکانی دەوروبەرت، و ئەمەش دەرەجە دەداتێ. Let people see your efforts. That's what matters. یعنی دەڵێم لێگەڕێ با خەڵک بەرهەمەکانە بدینی، مادیبوونەکانە بدینی، ئەوە گرنگترینیانە. ئێستا حەز دەکەم جارێککە بینەوە سەری بۆ قەڵەمە دیاری بکەم. ئێفۆرت یعنی هەوڵدان، یعنی شتێک کەوا تۆ هەولی لە بۆ دەدەی، کەوا تۆ مادی دەبی پێی. باشە، کەواتە لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئێستا لەبەرەوەی ئێمە لە دۆخێکی ڕووکەشیداین، ئەم دۆخە ڕووکەشێت چۆن ئیستیغلال بکەین؟ ئیستیغلالکردنەکەش بەم شێوەیە. تۆ لێرەدا ئەدڤانتێجت هەیە کە پێی دەگوت یاخود هاک یاخود چیت کۆد. Grab attention and win hearts with your visual story. لێرەدا هەندێک دۆخی ڕەوانبێژی هەیە. Grab attention یعنی سەرنج ڕابکێشە، بەڵام لێرەدا سەرنجەکەمان ئێمە بۆچیە؟ ئێمە لە پەرەپێدانێکی مرۆیی پێشکەوتودان. لەبەر ئەوە پێویستە ئەو سەرنجەمان سەرنجێکی ئەرێنی بێت، نۆکو سەرنجێکی نەرێنی. چکە تۆ وەکو تاکێک باش نییە و ناکرێت سەرنجی نەرێنی بڵاو بکەیتەوە. لەبەرەوەی سەرنجی نەرێنی شتی نەرێنی لە بۆ ژیان زیاد دەکات. And win hearts with your visual story. دەڵێ دڵەکان
ببۆ یعنی دڵ پەیدا بکە لەگەڵ چیرۆکەکەتدا. هەموو تاکێک چیرۆکێکی جیاوازی هەیە، هەموو تاکێک یعنی جیاوازە لە ژیانی خۆیدا، هەموو تاکێک بەناو کۆمەڵێک ناخۆشی و خۆشی داڕۆشتووە. تۆ ئەگەر بتەوێ سەرکەوتوبی پێویستە ئەم چیرۆکەی ڕابردوود بکەوە بەرهەمەک لە بۆ خۆت، بکەوە شتێکی گرنگتر لە بۆ خۆت، بۆ ئەوەی بەردەوام سوودی هەبێ بۆت. و هەروەها ئێستا ئێمە دێنە سەر بەشێکی دیکەی جیهانی مۆدرنی ئێستامان کە بریتێن لە گوێچکەکان. سەتانەوە چاو بوو، ئێستا سەتادە گوێچکەکانە. گوێچکەکان لە بۆ چیە لە ئێستادا؟ گوێچکەکان زیاتر وەرگرتنە و پاشان بەدەم دەیڵێنەوە. بۆ نمونە هەروەکو نووسیتم people like hearing things that resonate with them. دەڵێ خەڵک حەزیان لێ جوان لەو شتانە بیکەوە لەگەڵ خۆیاندا دەگونجێت، کەوا خۆیانی تێدا دەبینەوە. share ideas that match what they believe in. دەرێ بیرۆکە گەلێک بگەێنە کەوا هاوتەری بە لەگەڵ ئەوەی کە باوەڕیان پێ هەیە. ئەوە لێرەدا خاڵێکی زۆر گرنگە بۆ ئەوەی تۆ سەرنجی سەرکەوتنەکەت زیاتر بەرەو پلێکی برنترت ببە. پێویستە ئەو هەندێک بیرۆکە بڵاو بکەوە کەەوە ئەرێنی بێت و خودی مرۆڤەکانی دەوروبەری شدووە، خودی مرۆڤەکان گرنگی پێ بدەن. لێرەدا هاکەکە چیە؟ ئەدڤانتێجەکە چیە؟ boost your status by telling your story in a way that connects with them. دەرێ دەرەجەی خۆت یعنی ستاتوسی خۆت بەرز بکە. ئەم ستاتوسە زۆر گرنگە لە پێویستە لە داهاتوودا سەرنجی بخەینە سەر. ئەم ستاتوسە زۆر گرنگە. boost your status by telling your story in a way that connects with them. دەڵێ boost your status ئەوە بەشیەکە نرسەکە ئێمە بەستی ئەوەیەکەوە ستاتوسەکەت بەرزکە، برندی بکە. چۆن؟ تۆ ستاتوسەکەت برندەکەی بە گوتنی چیرۆکێک یاخود حقایەتێک کە لە ڕاوردی خۆدا هەیە بە شێوەیەک ئەوە لێرەدا ئەم telling your story ئەوە زۆر گرنگە. بۆ نەوا دابنێت تۆ دەتەوێت سیمینارێک پێشکەشکە یاخود گوتارێک پێشکەش بکەی، تۆ وا دابنی هیچ نازانی، وا دابنێت تۆ هیچ لە بابەتەکە نازانی، تۆ چۆن دەست پێ دەکەی؟ تۆ دەتوانی لێرەدا حقایەتێکی ژیانی خۆت باسکەی، باسی خۆت بکەی، سەرنجەکە بهێنیەوە سەر خۆت وەکو تاکێک. چونکە ئەگە سەرنجەکە بهێنیەوە سەر خۆت ئەوە شتێکە زیاتر لە بۆ دێ. بەڵام ئەگەر تۆ بیر لە شتانم بکەیەوە کەوا لە دەرەوەی خۆت بێ وە شتانێک بێکەوە ئەستەم بێ، پێگەیشتنی ئەستەم بێت، ئەوە ناتوانانی. بە ئەوەی جوانتر بکەین. ئێستا بزانمەها باشترە. لێرەدا ئێمە چی فێر دەمین لەم خشتەیەماندا؟ لەم خشتەیەماندا ئێمە چیت کۆدێکمان هەیە. چیت کۆد واتە ڕێگایەکی ئاسان، ڕێگایەکی ئاسان بۆی بگەی بە شتێکەوە خودی شتەکە قورسە، ئەوە پێی دەڵێن چیت کۆد. لە ڕاستیدا زاراوەی بابێنە سەری جوانترە، خودی ئەم زاراوەیە چیت کۆد، ئەم زاراوە لە ڕاستیدا لە یاریەکان هەیە. ئەم زاراوەیە زیاتر لە یاریەکان هەیە. کاتێک کە لە یاریەکی ڤیددیۆی دای بۆ نمونە هەروەکو پێشتر دەمان کرد بە زۆر بە خێرەی هاوڕێکم، زۆر خۆشحاڵم کە هاتیت. ئەمە یەکێکە لە کەسە بەڕێزەکان کەوا ژاپۆنی دەزانێت. دەست خۆش، زۆر سپاس کاکی وای بەڕێز. کاکیوا یەکێکە لە بانخوازە سەرکەوتوەکان بە پشتیوانی خوددا. بەڕێز یوسف خۆشناو، سڵاو، زۆر بەڕێزی، زۆر بەخێرەی. دیاری ئەیوب، کاکە دیاری، زۆر سڵاو، بەڕێزی، هەر هەبن. ئێستا بابینەوە ناوچی بابەتەکەمان. لێرەدا ئێمە دەمانێت چیت کۆدێک دابنین لە بۆ ژیان. بۆ نمونە تۆ دەتەوێت پلەیەک سەرکەوتوبی لە ژیانی خۆت، پلەیەک بەرزتر بڕۆی. تۆ چی دەکەی؟ تۆ سەرەتا لە ئێستادا دوو ئامرازی گرنگی مۆدرن هەیە کە بریتە لە چاوەکان و گوێ.
ئەم دوو ئامرازە بەکاردێ بۆ ئەوەی بگەیت بەرەو سەرکەوتن، بگەیت بەرەو تشتی زیاتر. چۆن بەکاری دێنی؟ تۆ دەبێ ئەوە بزانی مرۆڤ سروشتی مرۆڤ ئاوایە، یعنی تۆ ناتوانی پێ ناخۆش بی بڵێ بۆ ئاوایە، ئەوە خودی سروشتی مرۆڤ ئاوایە، خوددا ئاوای دانەوە کا مرۆڤ حەز دەکا شتەکان بدینێت، حەز دەکا بە چاو بڕیار بدات. ئەوە یەکەم خاڵە لە هەر کۆبوونەوەیەک، لە هەر قسەکردنێک، لە هەر فرۆشتنێک، لە هەر تشتێکی ژیاندا گرنگترین سەرنج لەسەر چاوەکانە. و لێرەدا بۆ ئەوانەی تازە هاتون دووبارە دەیخوێنمەوە show off your hard work and high status. ئەوە دەڵێ هەوڵدانی خۆت، کارکردنی خۆت پیشان بدە بە شێوەیەکی ئەرێنی مەوەستم، چونکە ئەگەر تشتی نەرێنی بکەی ناگەی هیچ. Let people see your efforts. That's what matters. دەڵێ لێگەڕێ کەسانی کە هەوڵدانەکانت بدینن. ئەوە لێرە ئەتوو دەکاتە تواندوو. نازانم ئەم هێمایە پیشان دەدا یان نا لەسەر لایڤەکە، بەڵام هەندێک نووسینم کردووە لە شاشەکەەوە دیارە پیشانی نادا کێشەنیە. تۆ دەبی بە کەسێکی تواندوو، واتە خۆ دەبڵ دەکەیەوە. تۆ پێویستە هەموو ڕۆژێک خۆت دەبڵ بکەیەوە، واتە هەموو ڕۆژێک بەلایانی کەمەوە سەتادا بەرەو پێش بچی لە کاتی ڕابردووت، چونکە ئەم سەتادەیە کەڵەکە دەکا. شتێکێ پێی دەڵێن مۆمنتۆم بریتە لە بۆ نمونە کاتێککە بەفرێک لەسەر شاخێک تۆپەڵە بەفرێک بەردەبێتەوە بەرەبەرە لەسەم شاخاتا دەگاتە خوارێ، ئەم تۆپەڵێ دەبتە تۆپێکی زۆر گەورەی لە بەفر. ژیانش ئاوایە، تۆ سەرەتا شتێکی گچکە دەکەی، بلۆکێک دادنەی دێکێ دوو دێکێ سێ دێکێ چار سەبر ئەم بلۆکە دەبێت بە دیوارێک، واتە شتێکی جیاواز و تازت لە بۆ دەرەخسێنێت. لێرەدا grab attention and win hearts with your visual story. تا ئەو ئێستا دیاریکرا. لێرەدا تۆ دەبێ کاتێککە لەگەڵ تاکێ قسە دەکەی، کاتێک کە لە گروپێکی سیمینارێک دەدەی گفتوگویەک دەکەی، پێویستە سەرنجی خەڵک چۆن سەرنجی ڕادەچێشێت. خەڵک زیاتر بە عەقڵ بە پێچوانی ئەوەی کە خەڵک بیری لێ دەکاتەوە، بە عەقڵ ناتوانی مرۆڤەکان کۆنتڕۆڵ بکەی، مرۆڤەکان ڕابگری. پێویستە بە هەست و هەست بزواندن و دڵ و ئەم تشتانە مرۆڤەکان ڕابگری یاخود گوێ لێ ڕابگرن لە چیرۆکەکەت. و چۆن ئەم کارە دەکەیت؟ تۆ دەبێ زیاتر هەندێک دەستەواژە بەکاربێنی کەوا لەگەڵ خودی چیرۆکەی خۆ دەگونجێ. هەروەکو باسم کرد لە سەرەتا لایڤەکەدا، تۆ ناتوانی باسی شتێک بکەی کە لە دەروی خۆت بێ لە لایڤەکەدا یاخود لە شوێنەکەدا لە هەر شوێنێکی پەبلیک بێ. تۆ دەبێت باسی شتێ بکەی زیاتر لەنێو خودی خۆت بێت کە ئەم شتە تاکەکانی شوێنەکەش هەست بە ئەو شتە بکەن کەوال ناو خودی خۆتە. ئەمەیان تۆزێ قوڵە ئینشاڵڵا زیاتر شی دەکەینەوە. لێرەدا ئەم ڕستەیە حەز دەکەم گەورەتری بکەم، وابزانام ئێستا زۆر باشترە. ئەم سەتادەیە 10% ears. People like hearing things that resonate with them, share ideas that match what they believe in. لێرەدا ئەوە دەگەڕێتەوە سەر کۆی گشتی جوڵەکانمان بەرەو زانین، جوڵەکانمان بەرەو سەرکەوتن. لە ڕاستیدا ئەم چیت کۆدە گشتیە یەکەکە لە چیت کۆدەکان، واتە چیت کۆدی کە زۆر هەیە. ئەم چیت کۆدانە چۆن دەدۆزینەوە، تۆ بەم شێوەیە دەدۆزیەوە یاخود لە خودی ژیانی خۆتدا هەستی پێ بکەی یاخود لە کەسێکیەوە فێری بیت. تەنانەت خودی ئەم بە بهینەوە سەر شاشە، تەنانەت وابزانام ئێستا باشترە، تەنانەت ئەم خودی چیت کۆدا بە ئەم گوێچکەی هاتووەکەوە ناو ئەم نووسینەدایە و دەتوانی کردارەکە پێچوانەش بکەیەوە. بۆ نمونە ئێستا ئێمە لە کۆمەلگای ئێستادا خەڵک گوێ دەگرێ، بەرامبەرەکە گوێ دەگرێ، هەموو شتێک گرینگە. بزانە لە قسەکردن لە گفتوگۆ هەموو شتێک گرینگە و
کاتێکە لەگەڵ دوو کەسدا یاخود لەگەڵ کەسێکدای هەوڵ زۆرترین کات گوێ بگری چکە گوێگرتن هەم زانیاری بۆ دەستە بەردەکات سەبارەت بە شتانێکەوەدانێ نەیانزانی دووەم گوێگرتن لە بۆ کەسی بەرامبەر خۆشەویستتر دەکات لە لای ئەوە لەلایەنی عاتفەکەی واتە تۆ سەرکەوتنی ئەوت بەدەستێنا لەبەرەوە گوێگرتن لە هەمیشە و لە هەموو کات و سەردەمێکدا گرنگە دەتوانم بڵێم زۆربەی کات گرنگتریشە لە قسەکردن چونکە کاتێکە قسە دەکەی تۆ ئامرازی گوێگرتنت دەکوژێتەوە شەتداون دەبێت لێرەدا تۆ vulnerable دەبی واتە تۆ هەستی بەرامبەر دەتوانێت تۆ کۆنتڕۆل بکاتن بە گوێگرتن و هەروەها لەسەر ئەم گوێچکەیە زیاتر قسە بکەین دەڵێ خەڵک لە ڕستەی ئاخری ئەم ڕستەیە زۆر گرنگە share ideas دەڵێ share ideas یعنی بیرۆکان بڵاوکەوە مەبەستن چێ لە بڵاوکردنەوەی بیرۆکە تۆ مەبەستن ئەوە نییە ئۆتۆماتیکی بچی هەموو شتێک بڵێ یاخود هەموو شتێک بڵاو بکەوە ئەم کارە سەرکەوتود ناکە ئەم کارە باش نییە تۆ دەبێ هەوڵ بدەی بە پلان بە تاکتیک بە تەکنیک بیرۆکەکانت بگەینی بیرۆکان بڵاوکەوە چون ئەگەر تۆ ڕاستەوخۆ بچێ ناو شتێک تۆ هەست پێ دەکرێ و ئەم هەست پێکردنت ڕەنگە کارەکەت لە بۆ بەجێ نەگەێنێت share ideas that match what they believe in ئەوە بەش یەکەمی ڕستەکە زۆر گرنگ بە share ideas واتە بیرۆکان بڵاوکۆ بیرۆکی ئەرێنی that match دەڵێ what they believe in هەموو تاکێک ئێستا هەروەک چۆن ئەو لایڤە هەیە هەموو تاکێک لە ژیانیدا بینەری هەیە بیسەری هەیە هەندێک کەست هەیە کەوا حکمت لەسە دەدەن کەوا سەیرت دەکەن کەواتە تۆ بە بەکارهێنانی بەش یەکەم ڕستەکە بیرۆکان بڵاو دەکەیتەوە welcome my dear friend R. Jones thank you very much King I wish you the best thank you very much و هەروەها بینەوە سەرستەکەمان share ideas that match what they believe in لێرەدا تۆ کە بیرۆکەکان بڵاو کردەوە کە ئایدیاکان بڵاو کردەوە دەبێ ئایدیا گەلێکی ئەرێنی بێت کەوا پردێک دروست بکات لە نێوان بیرۆکەکەی خۆت و هەروە ئەو باوڕێکەوە ئەوان هەڵیان گرتووە چونکە تۆ ناتوانی ئۆتۆماتیکی بچێ ناو دۆخەکە هەروەکو باسم کرد تۆ دەبێ بیرۆکەیەک بۆ نمونە کاتێک کە تۆ نەسیعەتی کەسێک دەکەی کاتێک کە تۆ ئامۆژگاری کەسێک دەکەی ناکرێت تۆ ڕاستەخۆ پێی بڵێ بۆ نمونە تۆ ڕاستەخۆ پێی بڵێ ئەم کارە مەکە خراپە ئەوە مەکە ئەوە بکە ئەوە حکومدانێکی ڕاستەخۆیە بە حکومدانێکی ڕاستەخۆ ناگەی شتەکان و پێویستە لێرەدا تۆ جۆرە حکومدانێک دروست بکەی کەوا هاوتەری بێت لەگەڵ خودی ئەو شتێکەوە کەسەکە باوەڕ پێ هەیە بۆ نمونە منداڵێ ئەگەر گەورەتر بڕۆین کەسێک مەسیحیە تۆ ئەگەر بچی بە بەڵگەی ئاینەکەی خۆت مناقەشەی لەگە بکەیت هەڵبەتە ئەو نایەتەلات دەبێت بەڵگەکان نزیکترین بێت لە بەڵگەکانی ئەو هاوتەری تر بێت و هەروەها ئەو گوێچکەی مۆدێرنی ئێستامان ئەویش هاچ خۆی هەیە ئەدڤانتێجی خۆی هەیە و هەروەها لێرەدا boost your status by telling your story in a way that connects with them تۆ کاتێکە لە هەر شوێنێک لە هەر گروپێک کە هەوڵ دەدەی پێویستە بیرۆکەکەت چیرۆکەکەت کۆنێکت بێ لەگەڵ ئەوان واتە لەگەڵ ئەوان هاوتەری بێت لەگەڵ ئەوان نێزیک بێت ئەگینا تۆ بە کەسێکی یاخی دادنرێت تۆ بە کەسێک دادنێت کەوا لە دەروی گروپەکەیە کەواتە ئەمە سەر ناگرێت لەبەر ئەوە کاتێک کە تۆ قسە دەکەی یاخود چڕۆکێک دەژێڕیەوە بۆ نمونە تۆ بەیانی ئەبێ سیمینارێ بکەی سەبارەت بە چاکبوون دەبێت تۆ وها سیمینارەکە باس بکەیتەوە سوودێکی هەبێت لە بۆ کەسەکان چونکە ئەگەر سوودی نەبێت تۆ ناتوانی هیچ ئاڵگۆڕێک ترانزاکشنێک دروست نابێت لە نێوان خۆت و بینەرەکانت
و حەز دەکەم بە خێرایی باسێکی ئەم چیت کۆدە بکەمەوە بە گشتی بە پوختە، چکە وا بزانم بە تەواوەتی گەیشت لێرەدا لە دنیای مۆدرنی ئێستاماندا پێویستە تاک دوو ئامرازی سەرەکی بەکاربهێنێت. ئەو بەکارهێنانەش بۆ چییە؟ لە بۆ سەرکەوتنە. یەکەم چاوەکانە، دووەم گوێچکەیە. چاوەکان بۆ چییە؟ تۆ بە چاوەکان دەتوانی ئاناڵایز شیکارکردنی شتەکان بکەین. گەلێک سوپاس کاکە ئەحمەدجانی، وادارم سەرکەوتوو بی. زۆر سوپاس. چاوەکان لە ئێستادا دوو شتی گرنگی پێ دەکرێت. بە وێنەکە پیشاندەمەوە وابزانم ئەوها ڕوونترە. لە ئێستادا چاوەکان دوو شتی گرنگیان پێ دەکرێت لە جیهانی مۆدرنەدا. تۆ دەتوانانی شتەکان ئاناڵایز بکەی، شتەکان شی بکەیەوە بە چاوەکانت. و دووەم شتیش تۆ ئەم چاوەتەیە دەتوانی تیژڕەوی چاوی کەسەکانی کەش ببینی. ئەوە لەوانەیە شتێکی زۆر سادە بێت لە لای زۆر کەس، بەڵام ئەوە زۆر گرنگە. بۆ نمونە کاتێک کە تۆ لەگەڵ کەسێکی دەبێ سەرنج دانی چاوەکانت زۆر گرنگە کاتێک لەگەڵ کەسێکی. بۆ نمونە ئەگەر لەگەڵ کەسێک قسە بکەیت تۆ هەر سەری خۆتەوە نیوی کرد بێت، ئەوە کەسەکە ئۆتۆماتیشی دەزانێتەوە تۆ یان هەڵەی یان شەرم دەکەی یان عەزدێنێ لە شوێنە بیت، کەواتە ئەوەش گرنگە. و هەروەها خاڵی یەکەمی چاوەکان کە تازە لەو دوو خاڵی باسم کرد زۆر گرنگە، ئەوش بریتە لە شیکردنەوە. تۆ دەتوانی لە ئێستادا هەموو شتێک شی بکەیتەوە، هەموو شتێک لەسەر تەرازووی حکومدان دابنەی، لەسەر تەرازویەک دابنەیەکەوە تۆ بزانی ئایا ئەو شتەی دەسەر ڕاستم کامەیان، ئەو شتەی دەسەر ڕاستم لەگەڵ ئەو شتەی دەسەر چەپم کامیان ڕاستە. لەوانێ شتەکەی دەسە چەپم ڕاست بێت، لەوانێ شتەکەی دەستە ڕاستم ڕاست بێت. و تۆ چۆن ئەمە لێک دەدەیەوە؟ تۆ بە ئامرازی شیکردنەوە ئەمە لێک دەدەیەوە. و هەروەها گوێچکەکانیش هەروەکو باسم کرد، تۆ بۆ ئامرازە بەو ئامرازی ئەو گوێچکانە کە نعمەتێکە خوا بۆتی داناوە، بێجگە لە ڕوانگە بایۆلۆژیەکەی گوێگرتن گرنگترین ئامانجی ژیانە، چونکە تۆ بە گوێگرتن سیرکە بزانە گوێگرتن چیت بۆ دەهێنێ. گوێگرتن دەتوانێت خۆشەویستت بکات لە لای خەڵک. گوێگرتن دەتوانێت شتەکە وەربگری لە بەرامبەر. سیرکە بزانە ئەم دوو خاڵت چەند گرنگە. تۆ هەم خۆشەویست دەبی لە لای خەڵک لەبەرەوەی گوێ دەگری تەنها بە گوێگرتن. و خاڵی دووەم، تۆ بۆ نمونە تۆ شتەکان وەردەگری، تۆ زانیاریەکان وەردەگری، ئەوە گەورەترین نعمەتە. بۆ نمونە کاتێک کە کەسێک دەچێتە لای کەسێک تر شتێک نازانێ، بۆ نمونە من دەچمە لای دکتۆرێک هەتاوەکو زیاتر فێر بم دەبێت گوێ بگرم، واتە لێرەدا تۆ ئەم ئامرازت بەکارهێنا بۆ ئەوەی بگەی بۆی کە دەتەوێت، ئەوش بریتە لە وەرگرتنی زانیاریەکان. و لێرەدا من کۆتایی بەم لایڤە قەشەنگە دەهێنم. بەڕاستی هەندێک شتی گرنگ فێربووین، هەندێک شتی زۆر جوان فێربووین. کاکە یوسف هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم، گەلێک سوپاس، هیوادارم سەرکەوتوو بی. و لە لاوی ئەمڕۆماندا هەندێک شتی زۆر گرنگمان باس کرد، هەندێک شتی زۆر شتی پوختی جوان. و ئینشاڵڵا لە لایڤەکانی داهاتوودا دەتانبینمەوە و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. هەر شاد بن.